لە ساڵی 2014دا هەموو هەرێمی کوردستان یعنی 142 کەس بە یاسای مادەی هۆشبەری عێراقی گیراوە. لە ساڵی 2020 دەبێتە 1113 کەس تەنها لە هەولێر و دۆک. بەداخەوە دەستگا ئەمنیەکانی هەولێر سلێمانی هەردوو زۆن بە هیچ نوعەک هاوکار و پاڵپشتی یەکتر نین بۆی کە بتوانن ئاڵوگۆڕی زانیاری بکەن، بتوانن ئەم کەیسە بەیەکەوە هەوڵ بدەن کەیسەکە کەم بکرێتەوە. یعنی شاری سلێمانی 980 کەس بوو کە بە خۆمان بڕۆمان بۆ ئامارانەی بەداخەوە بە تایبەتی ڕانی و قەڵازیەکێکی لەو شوێنانی کە زۆرترین مخەدەراتی تێدا هاتوو دەکرێت. منتیقەی سنووری سێگۆشەمان ئیران، عێراق، ینی هەرێمی کوردستان، تورکیا ترانزیتی مخەدەراتە. یعنی ئاماری ساڵی 2021 1943 کەسە بەس هەولێر و دۆک. لە شارەکانی تری هەرێمی کوردستانیش ینی سنووری سلێمانی، هەڵەبجە و هەردوو ئیدارەی سەربەخۆکەی تر ڕاپەڕین و گەرمیان نزیکەی لە 943 کەسە. دیسانەکە ئامارەکە لەوێن دەریش کەمترە. دەبی سەرۆکی لێژنەی بەرەنگاربوونی مخەدەرات بەهێزترین کەسی ناحکومەت بی، چوەگەر نەبوو مافیا هەیە دەسەڵاتی لە پشت دەبی، ئەو کاتی کۆمەڵی خەڵکی لە پشت دەبێ کە دەبینین ئێستاکە بۆ زانیاریتان زانیارێکتان دەدەمێت کە لە دوا کۆبوونەوەمان لەگەڵ لێژنەی باڵای مخەدەرات دەڵێ دادگا ینی دادوەری وەزارەتی پێشمەرگە دەڵێ ئەگەر لە مانگێکە 100 کەیس بێتە لای من، 100 کەیس بێتە لای من لە وەزارەت 180 مخەدەرات. یعنی معقول نییە ئێمە لە ماوەی 6 مانگان نزیکەی 800 کیلۆ بێت هەرێمی کوردستان. پرسیارەکە ئەوەیە لە کوێ دێ، بە چ ڕێگایەک دێ، بە سیارەی کوێ دێ.